ئەوەی کە لە هەرێمی کوردستان کراوەوە ئەو خەڵکانە چ بەداخەوە پێشمەرگە شەیدیشمانە چ بوو. خەڵکی مەدەنی کە شەید بوون بۆ چەند ئەو بنایانەی کە ڕووخاون هەموو غەدر بووە غەدرێکی گەورە بۆ لە هەرێمی کوردستان چونکە دوور و نزیک ئەو مەبەسە نەبووە کە ئێران ئیدعای کردووە و ئەو شوێنانە شوێنی ئەمریکیەکان و مۆساد و ئەنەبێت هەمومان نەزانینەوە خەڵکی ئەم وڵاتین غەدرێکی گەورە بێوجدانێکی زۆر گەورە بوو کە جمهوری ئیسلامی کردی لەگەڵ هەرێمە هەرچەند جمهوری ئیسلامی لەنەوە توێکەوە تا ئەم ساتە وەختە پەیوەندێکی باشی لەگەڵ هەرێمی کوردستانە هەبوو یعنی ئەگەر ینی بەراوردی کەین لەگەڵ بۆ نمونە وڵاتەکانی خەلیجا بەراوردیکەین لەگەڵ تورکیا بە دەرەجەی یەک تا لەگەڵ سووریاشە بەڕاستی ئێران هەڵوەسەکانی زۆر ئیجابیتر و پەیوەندیکی باشتر لە بینی ئێران و هەرێمی کوردستانە بوو بەڵام بەداخەوە لەم شەڕە ئێران ئەوی نەپاراستەوە ئەوانەی کەکرا جگەل لە غەدر و جگە لە هیچی تر نەبوو بەڵام سەرباری ئەوە وڵامەکانی هەرێم و ئەوانە لە ئێسادا قۆناغێکی تر دەست پێکا کە قۆناغی چاکردنەوەی ئەو پەیوەندیانەیە لەگەڵ جمهوری ئیسلامیە ئەمە هەنگاوێکی گرنگە لە بەرەوەی ئێمە شیتێکی حدودی سنووری زۆر گەورەمان هەیە بەشێکی گرنگ لە بازرگانیەکانمان لەگەڵ ئێراندایە پەیوەندەکانمان یەکێک لە دەرەوەکانی اقتصادی هەرێمی کوردستان و بەسەر جیهاندا ئێرانە ئەمە ئەبێ بپارێزیت لەگەڵ ئێرانە بپارێزیت وە هەوڵی چاکردنی ئەو وەزعەتە بدرێت و من ڕێیشم وایە فشار بخێتە سەر ئێران بۆ قەرەبووکردنەوەی ئەو زیانانە کە لە هەرێمی کوردستانە بوو